بەگشتی هەر کێشێکی تەندروستی و هەبێ هۆرمۆنەکرێ خراپتریکە خەڵک هەیە بۆ نە ئەزانێت کێشەی جگەری هەیە کێشەی گورچی لێ هەیە لەگەڵ یا چکە هەدەفێکی بۆ خۆی داناوە هۆرمۆن بەکارێنەی گوێنایەتە ئەو کێشانە هۆرمۆن وەزعەکەی زۆ خراپترەکە کە تۆ بیری لێ ئەەکەیتەوە هۆکاری مرنەکە و پڕەکەی بزەبت هۆرمۆنەکە خۆی نەبوو هۆرمۆنەکە خێراتری کردو بەس چۆنەڵی قەرارەکانی خۆی زیاتر گەیانێتی بۆ دەرەنجامە بەو دەرەنجامە ئەم هۆرمۆنە زیاتر کاریگەری لەسەر چ ئەندامێکی جەستاکە لەسەر جگەر زیاتر کاریگەری هەیە یان لەسەر گورچیلا خۆی هەر مادێکێتە لەشمانەوە باڵێن باسی هۆرمۆنەکانەکەین وەرگری هەیە لە لەشە ڕسپتەری هەیە ڕسپتەرەکان لە هەموو شوێنەکە هەن لەسەر دڵ هەن لەسەر جگەر هەن لەسەر گورچیلە هەن لەسەر ماسوولکەکان هەن لەسەر ئێسکەکان هەن بۆیە جاری وایە خەڵک کە هۆرمۆن بەکارێنێ جگەلی ماسوولکەکانی گەورە بۆ سێکات دڵیشی گەورە بوو سیرەکات جگەریشی گەورە بوو گورچیلەی نانی ئەمانە هەمووی تەسیری هۆرمۆنەکان چکە لە زۆربەی بەشەکانی لەشە وەرگریان